ئازیزان سڵاو، خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤە بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنمەکەمان هەڵبژاردننی نوێنەرانی عێراق و ئایندە یا سەنگی کورد لە ئایندەی عێراقدا. ئەم تەوەرە گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز کاکاوار حەمەد ڕەسوڵ شارەزا لە بواری هەڵبژاردن. کاکاوار خۆشحاڵین و بەخێر بێت. زۆر سپاس کاک سەربەست، سپاس بۆ ئەم دەرفەتە. بێدەوارم کە گفتوگۆیەکی باش و پۆزتیڤ ئەنجام بدەین سەبارەت بە هەڵبژاردنەکان لە عێراق و ئەو ئەگەرانەی کە بەهێزی کورد لە هەڵبژاردنەکان لە عێراق پیشانە دێن. بێدەوارم کە بینەران سوود لەم گفتوگویەمان بین و گفتوگویەک بێ کە جێگەی سوود و بایەخ بێ. زۆر سپاس کاک هاوەر. ئەوەی کە ئێمە لە هەڵبژاردنە بەریەکەوین بە تایبەتی لە دنیای دیموکراسیە، هەڵبژاردن کێبڕکێی پێکاتە جیاواز و حیزب و ئایدیا جیاوازەکانە بۆ بردنەوەی هەڵبژاردن و پێکێنانی سیستەمی حکوومەت بۆ ماوەی 4 ساڵ. بەڵام جیاواز لەو دۆخە دیموکراسیە هەرێمی کوردستان و دۆخی شڵەژاوی عێراق ئەگەری یان بەشداری کوردی قورستر کردووە لە بابەتی هەڵبژاردن. بابەتی هەڵبژاردن لە عێراق و بۆ هەرێمی کوردستان لە ناوخۆی عێراقا چەندە بابەت دیموکراسی و مشارەکردنە لە دنیای سیاسەتە، هێندەش پاراستنی مافە بنچینەی و بنەڕەتەکانی خەڵکی کوردستانە و بجۆر لە جۆرەکان بەشداری کورد بەرگریکردنەوە لە مانەوەی کورد لە حزورێکی باشتر بۆ کورد و سەنگ و قورساییەکی باشتر بۆ کورد. خوێنەوەی جەناب بچیە بۆی کە کورد هێشتا پێویستی بۆ هەیە بە قورساییەکی زیاترەوە ئامادەی هەبێت لە بەغدا. زۆر سپاس بۆ ئەو ڕوونکردنەوەی و پێشەشێکە سەربەست. بەڕاستی ئەگەر سیرێکی یا ئاوڕێک لە مێژووی هەڵبژاردن بینەوە لە دنیای هاوچەرخ و بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەر کۆمەڵێک ئیتیجاکەوین کە ئەم هەڵبژاردنانە بە باشی نەخەمڕیون یا زەمینەی ئەنجامدانی هەڵبژاردن زەمینەیەکی لەبار نەبووە، بە تایبەتی لە وڵاتانەی کە هێشتا زۆر باش لە پرسەکانی ئازادی و مافی مرۆڤ و دیموکراسی گەشەیان نەکردو یان قۆناغی باشیان نەبڕیوە. و بزات کاتێک ئێمە باس لە عێراقەکەین، عێراق هەمومان نەزانین هەر لە سەرەتای دروستبوونیەوە هەتا ئێستا ئەو هەڵبژاردنانەی کە ئەنجام دراون ئەگەر بیکەین بە قۆناغبەندی عێراقی پێش جمهوری عێراقی سەردەمی پاشایەتی و لەگەڵ عێراقی دوای جمهوری ئەتوانین بڵێن هەڵبژاردنەکان هەڵبژاردننی شکڵی بوون، ئەوەندەی کە تێیدا ڕنگدانەوەی خواست و ویستی خەڵکو و لە ڕێگەی هەڵبژاردنەوە شەرعیەتدان بێ بۆ دەسەڵاتی کە دێت نوێنەرایەتی خەڵکی عێراقەکە یا ئەوێت عێراق و ئایندەی عێراق یا ژیان بە شێوەیەکی گشتی لە عێراق هەموو کەرتوبوارەکان لە عێراق بەرێتە سەر ڕێچکەیەک کە لە بەرژەوەندی گشتی بێ کە خەڵک سوودمەند بێ لەم هەڵبژاردنانە. بەداخەوە ئەوەی کە بینیمانە تا ئێستا بەم شێوەیە بووە و بزات لە دوای ڕوخاندنی باسیشەوە ئەگەر سەیری زەمینەی هەڵبژاردن بکەین لە عێراق ئەبینین ئەو هێزانەی کە هاتوون نمایش بۆ خۆیانەکەن لە عێراقدا ئەوەندەی کە مەحکومن بە جێبەجێکردنی ئەجەندای دەرەکی ئەوەندە لە خەمی دڵسۆزی و یا نیشاندانی خزمەتکردن بە بەرژەوەندی گشتی خەڵکی عێراق نەبوون بە شێوەیەکی گشتی و بزات ئەگەر بین جارێکیکە ئەمە بەراوردکەین لەگەڵ کووردا لەگەڵ ئەو داخوازیانەی کورد لە چوارچەوەی عێراقا هەیبووە. لە سەردەمانێکدا عێراق بە هەموو شێوەیەک هەموو ڕێگەیەک نەفی کوردی کردووە، ینی کوردی ڕەت کردوێتەوە. چ جای ئەوەی کە کورد ڕۆڵی هەبێ لە هەڵبژاردن یا ئەو نوێنەرایەتی کە لە بەغایە نوێنەرایەتیەک بۆ زیاتر تابعێکی نەتەوەیی پێوە دیار بۆ لەوەی کە نوێنەرایەتیشی گشتی گشتگیر بێ خەڵکی عێراق هەر هەمووی لە زاخۆ تا فاولەی سوودمەند بێ. ئەوەی کە هەبووە زیاتر باڵادەستی هێزێکی نەتەوەیی عەرەب بووە و زۆر کاتیش لە ناو عەرەبیشا سوننا یا شیعە. ئەمەی کە ئێستا ئەیبینین بەڕاستی کە کورد بۆچی گرنگە ئەم هەڵبژاردنانە بۆ کورد. ئێمە بینیمان لە ئایندەیەکی زۆر دوورنا کۆمەڵێک بابەتی زۆر گرنگ لەلایەن عێراقەوە کە پەیوەست بوو بە ژیانی خەڵکی کوردستان، کە پەیوەست بوو بە ماف و داخوازی و داواکاری دەستوری خەڵکی کوردستان، هەمووی بە شێوەیەک لە شێوەکان غەدر بوو لە کورد یا ڕەتکردنەوەی کورد بوو، حساب نەکردن بوو بۆ کورد، نەخوێندنەوەی کورد بوو وەکو نەتەوەیەکی سەرەکی وەکو دووەم نەتەوە، یا ئەتوانین بڵین کە عێراق
لە ڕووی پێکاتەوە دوونەتەوەی ئەساسی تیا بووە ئەوان بە هیچ شێوەیەک یعنی ئەم بابەتی فرەنەتەوەیە لە عێراقدا جێگەی بەهاخیان نەبووە. ئەوەندەی ویستویانە خۆیان فەرز بکەن، ئەوەندەی ویستویانە مەسەلەن ئەوانەی کە خۆیان ئەو بابەتانەی کە خۆیان بەلایەنەوە گرنگە بە شێوەیەک لە شێوەکان لە دەستی خۆیان بێ، مرکزیەتی پێوە دیار بێ، وەک لەوەی کە تۆ کە عێراق ناوانێ عێراقی فیدراڵی پێویستە بۆ زۆر لە بابەتە دەستوریەکان شۆڕ ببێتەوە، مەسەلە فیدراڵی بچەسبێ، ببێتە باوەڕ و قەناعەتێک لە لای خەڵکی عێراق، لەلایەن سەرکردە سیاسیەکانیانەوە، لەلایەن خەڵکی عێراق بە شێوەیەکی گشتی، لەلایەن پێکهاتەکانی عێراقەوە. بەڵام بەداخەوە ئێمە ئەوەمان نەبینی، هەرچەند خەڵکی کوردستان لە ئەتوانین بڵین لە وەرچەرخانێکدا کە کاتێک یەتە سەر ئەوەی کە ئەم مافانە گوێی لە ناژیرێ و قیادەی کوردی و بزات جەنابی سەرۆک بارزانی کە ئەگاتەوە قەناعەتی کە حکوومەتی عێراق ئەو حکوومەتی کە قرار بوو کە دروست کرا و قرار بوو حکوومەتی هەموو عێراقیەکان بێ جیاوازی نایبینێ ڕۆلی کورد لێرە وونەکرێ، کورد تەهمیشەکرێ، لەبەر ئەوە پەنای برد بۆ ڕێگایە کە خواست ویستی خەڵکی کوردستان بوو، ئەویش ڕێگای تاقیکردنەوەی کە هەمومان بینیمان بابەتی ریفراندۆم کە تێیدا خەڵکی کوردستان بە شەوق و زەوقێکی زۆرەوە بە نسبەیەکی زۆر باش دەنگی خۆیان دابووی کە بەڵێ ئێمە مادەم عێراق بە شێوەیەک لە شێوەکان تەهمیشمانەکە نامان خوێنێتەوە یا کورد لە ئایندەی عێراقدا ڕوون نییە مەسەلەن مافی چییە ئەرکی چییە، لەبەرەوە پەنای بۆ ئەو لایەنە قانونیە بەر نەتیجەیەک ئەم نەتیجەی ریفراندۆمە هەتا ئێستاش وەرەقەیەکی گرنگە لە دەست خەڵکی کوردستان لە دەست قیادەی کوردیە. لە ئایندەشدا ئەکرێ زۆر جار ئەگەر هەر بەم شێوەیە عێراق بەم بارودۆخەوە بڕوە بگەڕێنەوە ئاوەڕبێنەوە لەو نەتیجەیە و جارێکی کە بێتەوە سەر مێز و ئەوەی کە کورد داخوازی کردووە یا مافی هەیە پێی بکات کە دەوڵەتی سەربەخۆی کوردستان بۆ. بەڵام ئەوەی ئێستا هەیە کاکسەر لە پرسیارەکەی جەنابێت کورد بۆ گرنگە لەم هەڵبژاردنە یا بەشداری بکات. بەڕاستی ئەم هەڵبژاردنە ئێمە بینیمان بە شێوەیەک لە شێوەکان کورد خەڵکی کوردستان و هێزە سیاسیەکان لە کوردستان هەتا ئێستا ئەو نوێنەرایەتیانی کە لە بەغا هەبوون ڕاستە داکۆشیکی زۆر کراوە، بە تایبەتی ئەتوانین بڵێن جەنابی سەرۆک بارزانی و نوێنەرایەتیەکانی پارتی کە لە حکوومەتی عێراق لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە جومگە هەستیارەکان لە عێراق ڕۆڵیان بینیوە، بەڵام بەداخەوە وەکو باسمان کرد هەتا ئێستا فکر و زەهنیەتی بە شێوەیەکی گشتینەتەوەی عەرەب و دەسەڵاتدارانی ئێستای فەرمانڕەوای عێراق نەیانتوانیوە کە بەپیر ئەم داخوازیانەوە بچن یا ئەم مافانەی خەڵکی کوردستان بچەسپێنن. بۆیە بۆ چوونی من پێویستە خەڵکی کوردستان ئەم جارە وەکو تەحەدیەک لەم هەڵبژاردنەشە هەوڵ بدا کە مشارەکێکی باشی هەبێ، بەشداریەکی باش هەبێ و نوێنەرانێک کە بەڕاستی شایستەی ئەوەن کە نوێنەرایەتی کورد بکەن لە بەغا سەر بخا بۆ پرۆسەیەکی وە کە بەشدار من لە جارێکی کە داڕشتنەوە یا بەڕێوەبردننی سیاسی هەمەلایەن لە عێراقدا جگە لەم وەرەقەی هەڵبژاردنە هەتا ئێستا بەداخەوە هیچ ئایندێکی کە نابینی کە کورد پەنای بۆ ببات. دەست خۆش بکاکەوە پێم خۆشە قسەیەک لەسەرەوە بکەین کە باسی بەردەوامی نەزعەیەکی شۆڤێنیت کرد لە مەرکەز لە ناوەڕاستی عێراق و لە لای عەرەبەکان بەرامبەر مەوافەکانی کورد، یعنی ئەوەی کە جەنابەت باسیەکەی کە زەڕوریەتی بەشداریکردنی کووردە لە بەغداد و حزورێکی بەهێزا. پێم خۆش لەو ڕوانگەیەش و باسی بکەین لەوەی کە بۆ نمونەگەر حەسە و بەشی شارەکانی وەکو سلێمانی و هەولێر و دووهۆک و هەڵەبجا وەکو هەرێمی کوردستان ئەو ناوچانی پێوتری هەرێمی کوردستان ئەگەر حەسەی ئەوان تا ڕادێکی زۆر دیاریکراوە ماوەتەوەی کە لە نێوان لایەنە سیاسیەکان کام حیزب دوو کورسیە بە و کامیان سییانە بە ڕەنگە ئەوە زۆر پرسێکی ئەوەندە گرنگ نەبێ، بەڵام ئەوەی کە زۆر گرنگە پرسی ئەو ناوچانەیە کە پیانوتری ناوچەکانی مادەی 140یان ئەو ناوچانەی کە ناوچەی کوردستانی لە دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانن، بە تایبەتیش کەرکووک، خانەخین، شنگال، مەنتیقەکانی باکووری مووسڵ، ئەو ناوچانە ناوچەی تاو کوردستانین و دانیشتوانەکەی زۆری نە کوردن و لە کاتی ئێستاە بە جۆر لە جۆرەکان ئەو شوێنانە لەژێر قەڵەمڕەوی حەشدی شعبی و کۆمەڵک میلیشیایە بەشداری کورد و سەنگی کورد لەو ناوچانە چۆنە بینیت و باوەڕ وایە کە کورد بتوانێت لەو ناوچانە سەنگ و پێگەی خۆی بپارێزێت؟
دەستەکانت خۆشکە سەربەست بەڕاستی ئەمە پرسیارێکی منطقی و جەوهریە بە تایبەت بەم هەڵبژاردنە ئەتوانین بڵێن ئەمە سەنگی بابەتەکەی ئێمەیە کە کورد بۆچی لە بەغا بە شێوەیەکی گشتی و لە کوردستانیش و لەو ناوچانەی کە جەنابەت باست کرد کە بەداخەوە لە دوای 16 ئۆکتۆبەر و بارودۆخانی کە هاتە پێشەوە لەو ناوچەیە کورد بە شێوەیەکی گشتی ڕوبەڕووی کۆمەڵێک سەرئێشەی زۆر ڕوبەڕووی کۆمەڵێک سڕینەوە و تەنانەت پاکتا و دەرکردن و کۆمەڵێک زوڵمی زۆر بووەوە ئەتوانین بڵێن ئەوەی کە پرسیارەکەی جەنابەت ئەوەی پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە وەکو پارێزگاکانی هەولێر دۆک سلێمانی و خەڵەبجەش کە لەم هەڵبژاردنەیە وەکو پارێزگا بەداخەوە وەکو ئەوە تەعاملی لەگەڵ نەکراوە لە ڕووی دانیشتوانەوە یەکێکە لە بازنەکان بڵێن کە لە سنووری پارێزگای سلێمانیە جێکراوەتەوە ئەم هەڵبژاردنە گۆڕانکاری زۆر هاتوۆتە ئاراوە بە شێوەیەک لە شێوەکان ئەتوانین بڵێن دابشکردنی عێراق یا تەجزیعکردنی عێراق بۆ کۆمەڵێک بازنە کە جیاواز لە هەڵبژاردنەکانی پێشوو هەڵبژاردنەکانی پێشووتر لەسەر ئاستی پارێزگاکان بازنەکان دیاری کرابوو عێراق 18 پارێزگا بوو دابشکرا بوو بەونە هەڵەبجە ئەو کاتەش جێ نەکراوە بەڵام ئێستا هاتوون ئەم بازنانەیان بە شێوەیەک لە شێوەکان جارێکی کە تەجزیع کردوێتەوە یعنی دابش کردووە پارێزگایەکی وەکو سلێمانی کە 5 بازنەی هەڵبژاردن لەخۆوەگرێ ئەم بازنانە بەپی پارێزگاکانی کەی هەولێر و دۆکیش بە هەمان شێوە حەسەی کورد لەم پارێزگانەیە دیاری کراوە یعنی ئەوە نییە دەنگی کورد کورسیەکانی کورد لەم پارێزگایە بە شێوەیەک ئەتوانین بڵێن مەبدەئیەن پارێزراوە ئەکەوێتە سەرەوەی کە جەنابەت باست کرد کام هێزی سیاسی کام ئەم جارە بە تایبەتیش کاندیدی سربەخۆش هاتووە ئەم کورسیانە دابەشە بێ بە شێوەیەک لە شێوەکان لە کاتی هەڵبژاردن کە نەتیجە دەرەچێت بەنسبەت ناوچە کوردستانیەکانەوە ئەوەی کە بەڕاستی یعنی جێگەی نیگەرانیە ئەوەیە ئەم ناوچانە کورد بە شێوەیەک لە شێوەکان لە دوای 16 ئۆکتۆبەرەوە توانین بڵێن حوزورێکی زۆر لاوازی هەبوو لەو شوێنانە هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی کۆمەڵایەتی تا حەدێکی زۆر هەم لە ڕووی سەربازی لە پێشمەرگە لەو ناوچانە لە هیچ شوێنێک نەماوە هیچ ئێتمێنانێک هیچ دڵنیاییەک نییە بۆ خەڵکی کوردستان لەو مەنتیقانە کە چۆن مەسەلەن مافی پارێزراوە بێ چۆن مشارەکە بکە چۆن بەشداری هەڵبژاردنەکان بکە بە شێوەیەکی گشتی توانین بڵێن ئەو ناوچانە بوونەتە زەحیە و بەداخەوە هەتا ئێساشەوەی کە تێبینیمان کردووە لایەنەکان نەگەیشتونەتە ئەوەی کە لەو ناوچانە کۆدەنجیەک هەبێ هیچ نەبێ بۆ پاراستنی دەنجی کورد ڕاستە ئێمە لایەنێکی سیاسی بە تایبەتی مەسەلەن پارتی دیموکراتی کوردستان کاتێک لە دوای 16 ئۆکتۆبەرەوە لەو ناوچانە حوزوری نەماوە لەم هەڵبژاردنەیە بەشداریەکە بەڵام لایەنەکانی کەش بەشداریان کردو بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە لەوێ بەڕاستی لەبەرەوەی کە قەومیەتی کەیتیایە هەم لە ڕووی قەومی و مەسەبی ئەوەشەوە ئەو ناوچانە جۆرێک لە مەسەلە ئالنگاری زۆری تیا بووە زۆر بابەت هەیە کە پێویستە ئەبوایە پێشتر حسابی بۆ بکرا بۆی کە دەنگی کورد بەڕاستی لەوێ نەفەوتێ یا ئەو کورسیانەی کە کورد لە ڕابردووە هێنابووی ئەم جاراش بەدەستی بێنێتەوە بەڵام بەداخەوە تا ئێستا ئەوە ئێمە تەمە ناکەین وێ دەکەین کە خەڵکی کورد یعنی هاونیشتیمانیانی کورد لەو پارێزگایانە لەو ناوچەیە بەڕاستی دەنگ بن بە کاندیدەکان بە تایبەتی ئەو کاندیدانەی کە کاندیدی ئەو لایەنانەی کە زۆر سوور بوون مصر بوون لەسەر ئەوەی کە داخوازیەکانیان مافەکانیان داواکاریەکانیان و شەڕی پاراستنی مافەکانیان کردووە بەڕاستی دەنگ بن بەو کاندیدانە بۆی هیچ نەبێ ئەوانە بە ژمارەیەکی باش کورسی باش بێنین لەو پارێزگایە و جارێکی کە ئەو باڵانسە تێکچووی کە هەیە بەداخەوە وەکووتمان لە دوای 16 ئۆکتۆبەرەوە بە شێوەیەک لە شێوەکان باڵانسەکە ڕێک ببێتەوە و کورد جارێکی کە حوزوری هەبێتەوە لەو ناوچانە. بەڵێ کاک هاوار لە گشتە پێم خۆشە قسەی لەسەرەوە بکەین کە پارتی ئەوەی کە جەنابەت واسیەکەی لە ماوەی ڕابردووە و بە تایبەتیش دوای 16 ئۆکتۆبەر و ئەو دۆخی کە دروست بووە ئەوەی کە ئاڵە هەڵگری کوردایەتی پارتی دیموکراتی کوردستانە و لە ماوەکانی ڕابردووش یعنی لە ماوە 4-5 خولی ڕابردوو لە پەرلەمانی عێراقا ئەو کاندیدانە یان ئەو پەرلەمانتارانەی کە بەرگریان لە مافی خەڵکی کوردستان کردووە لە بودجێ خەڵکی کوردستان کردووە لە ئیستحقاقی هێزی پێشمەرگی کوردستان کردووە لە مەلەفی نەوت و غازی کوردستان کردووە بە پلەی باڵا پەرلەمانتار و
نوێنەرەکانی پارتی دیموکراتی کوردستان بوون. قسەی تۆ چێ لەسەرەوەی کە خەڵک ئەگەر بەشداریکە لەم دەنگدانەیە چۆن دەنگ بدات و دەنگ بە کێ بات و کێ زیاترین بەرگری کردووە لە ماف و داخوازەکانی خەڵکی کوردستان؟ پرسیارێکی زۆر منتیقیە. بەڕاستی ئەوەی کە ئێمە لە ڕابردوو بینیمان بەداخەوە ینی هەندێک ڕووداوی نەخوازرا و وەکو باسمان کرد ڕوویاندا ئەبینین کە لە بەغا ئەو نوێنەرانی کە پارتی دیموکراتی کوردستان لە جونگە هەستیارەکانی عێراق لە پەرلەمان لە حکوومەت لە وەزارەتەکان هەمیشە داکۆچیکارێکی سەرسەخت بوون لە ئەو مافو داخوازیانەی خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی لە هەموو ئەو مەلەفانەی کە جەنابەت باست کرد ڕۆڵی باشیان هەبووە و لە ڕووی دەستوری و یاسایی و قانونیەوە خەڵکانێک بوون کە هەموو ڕێگاکانیان بۆ پاراستنی ئەو مافانە بەکارهێناوە. ئێمە ڕوبەڕووی کێشەیەک بووینەتەوە بەڕاستی وەکو ئاماژەمان پێکرد دەسەڵاتدارەتی لە عێراقدا ئەوەندەی محکومە بە جێبەجێکردنی ئەجەنداتی دەرەشی ئەوەندە محکوم نییە بە چوارچێوە دەستوری و قانونیەکانەوە ئەوەندەی کە لە دەرەوە ئاراستاکرێ بەداخەوە نەمان بینی یعنی بەڕێوەبردنێکی ناوخۆیی کە باسکردن بێ لە بەرژەوەندی هەمووان یا پاراستنی بەرژەوەندی هەمووان هەموو عێراقیەکان بێ بە کوردیشەوە ئێمە بینیمانە لە ڕابردوو خەڵکی کوردستانی شاهیدیەوە بوون کە نوێنەرایەتی پارتی دیموکراتی کوردستان بە تایبەتی جەنابی سەرۆک بارزانی و سەرۆکی حکوومەت و ئەوەی کە هەبووە لە پەرلەمانتارەکان لە نوێنەرانی کورد لە بەغا لە هەموو ئەو جونگانە داکۆچیکارێکی زۆر باش بوون هەوڵی زۆر باشیان داوە و هەندێک لە مافەکانیش بەڕاستی کە ئەگەر کەم تا زۆر تحقیق بوو بن یا ئەو ئێستحقاقی کە کورد هەی بووە هەرچەند نیوە ناچەڵ بووە بەڵام ئەتوانین بڵێن ڕۆڵی ئەو نوێنەرانان بە تایبەتی نوێنەرەکانی پارتی دیموکراتی کوردستان زۆر دیار بووە. بۆیە ئێمەش ئەم جارە شەر تەمەناکەین کە خەڵک بە شێوەیەک ئەم هەڵبژاردنە بخاتە بەردەم ئەوەی کە تاقیکردنەوەیەک جارێکی کە ئەو خەڵکانەی کە بەڕاستی لە ئاستی ئەوەیان یا ئەویان لێ ئەخوێنرێتەوە کە داکۆچی بکەن یا شەڕی بەدیهێنانی ماف و داخوازی و داواکاری ڕەواکانی خەڵکی کوردستان بن جارێکی کە دەنگ بن بە نوێنەرانە و ئەو نوێنەرانە سەربخەن بۆ ئەوەی کە کورد لە بەغا لە ڕووی مافەنەتەوەیەکانیەوە مسۆگەر بێ بە شێوەک لە شێوەکان غەدری لێ نەکرێ ئیتر سەردەمی ئەوە بە کۆتایی پێبێ کە پەراوەز خستنی کورد و حساب نەکردن بۆ کورد. ئێمە ئەوەی کە تەمەنایەکەینەوەی ئەم جارش کە خەڵک بەشدارێکی باشی هەبێ و بە تایبەتی ئەو نوێنەرانەی کە پارتی ئەم جارە لە هەموو بازنەکان دایناون لە هەموو پارێزگاکان خەڵکانی نەتەوەیی خەڵکانی نیشتیمان پەروەر خەڵکانی دڵسۆزن کە ئومێد دەکەین سەرکەون لە بەغا بە نوێنەرایەتیی بەهێز وەکو ئەوەی کە بینیمانە هەتا زۆر جار باز دەکرێت هەتا ئەو کاتی کە پارتی دیموکراتی کوردستان بەهێزە ئەو کاتە مافەکانی گەلی کوردستان مافەکانی خەڵکی کوردستان زیاتر زەمانەتی پاراستنیان هەیە بەردەوامیان هەیە بۆیە ئەمە دەکەین ئینشاءالله لە ئایندەشدا ئەو نوێنەرانەی پارتی لە پەرلەمانی عێراق ببینین. کاکەوەر باسی کوردستانێکی بەهێزت کرد و پارتیەکی بەهێز پێم خۆش بگەڕێنەوەێ بۆ ئەو 4 ساڵی ڕابردوو بە تایبەتی بینیمان بەشێ لە پەرلەمانتارەکانی دەرەوەی لیستی پارتی بە جۆر لە جۆرەکان ئەوەندەی لاگیری حکوومەت عێراقی و ئەو زۆر مستەمە بوون کە حکوومەت عێراقی کرد ئەوەندە لاگیری هەرێمی کوردستان و قەزەی کوردی و بودجە و موچە و مافە یاسایی و دەستورەکانی خەڵکی کوردستان نەبوون. بەڵام ئەمە باگە بە پێچەوانەوە سێریکەین پارتی حیزبی هەڵوێزنەوەاندنی نیشتیمانی بوو پارتی بەرگری کارێکی سەرسەخت بوو لە ماف و داخوازەکانی خەڵکی کوردستان و بەردەوام پێداگرێکە لەسەرەوەی کە پێویستە موچە بودجە بەشە داهاتی هێزی پێشمەرگەی کوردستان چەکدارکردنی هێزی پێشمەرگەی کوردستان جێبەجێکردنی مادەی 140 هەموو شتانەی کە پەیوەندیان بە مافە سروشتی و بنشینەکانی خەڵکی کوردستان و پارتی پێداگرێکە لەسەری. پێم خۆشە گەر لەو سۆنگیەوە تەماشای بکەینەوە جارێکی ترکە ئەگەر خەڵکانێک لە بەغداد بە ناوی لیستی هیواوە خەڵکیان بە هیوا کرد ئەگەر بە خەڵکانێک لەوێ ڕەوایەتیانەیە بە دەست درێژەکانی حکوومەتی شۆڤێنی و ئەو هێز و لایەنانەی کە لە پشتی بڕیارەکانی حکوومەتی شۆڤێنیەوە بوون بۆ بڕینی بودجێ خەڵک بۆ دروستکردنی لەشکر و هەڵقوتانە سەر هەرێمی کوردستان بۆ زۆر ڕووداوی تر کە لەماوەی ڕابردوو بینی. بەڵام نوێنەرانی پارتی
پارتی لە ئاستە گشتەکەیەوە سەرکردایەتی پارتی خەڵکی پارتی بەگشتی لە پێشەوەی بەرگریکردن بوون لە مافە دەستوری و قانونەکانی خەڵکی کوردستان. ئەگەر لەم گۆشەوە جارێک سەیری بکەیتەوە هەڵوێستەکانی کاندیدانی پارتی و نوێنەرانی پارتی و پەرلەمانتارانی پارتی بەهێز و لایەنەکانی تر. سەربەز بەڕاستی ئەمە ئەتوانین بڵێن پرسیارێکی زۆر جەوهەریە. ئێمە کاتێککە باس لە پرسێک بابەتێکی چارەنووساز وەکو هەڵبژاردنەکەین، یعنی هەندێک لە زۆرێک لە بیرمەند و شارەزایان بواری سیاست و هەم بواری هەڵبژاردنیش لە دنیای هاوچەرخە باس لەوەکەن کە هەڵبژاردن بەشێک لە بیرمەندەکان ئارائی جیاوازیانەیە. هەندێکیان ئەڵێن هەڵبژاردن مافێکی تاکە کەسیە شخصیە، ئەو کەسە ئەتوانێت ممارەسەی بکە ویان ممارەسەشی نەکە. هەندێکی کەیان پێیان وایە هەڵبژاردن وەک چۆن مافە لە هەمان گاتیشا وەزیفەیە. بۆچی؟ بۆ ئەوەی کە لە ڕێگەی ئەم ئەداکردنی ئەم ئەرکەوە تۆ نوێنەرایەتیشی ڕاستەقینەی خەڵک کە هەڵقوڵاوی ناو خەڵک بێ یا نوێنەرایەتیەک بێ کە دوجار بخرێتە بەر ئەوەی تاقیکردنەوە بکرێ یا لێپرسینەوەی لەگەڵا بکرێ، بۆیە پێیان وایە ئەبێ هەڵبژاردن چۆن مافە ئەرکیش بێ. و هەندێکیان پێیان وایە هەڵبژاردن لایەنێکی قانونی سرفە بۆی کە تۆ نوێنەرایەت شەرعیەت بێ بە دەسەڵات بۆ نوێنەرانەی کەیان نێریتە دەستگایەک یا دامەزراوەیەکی گرنگی وەکو پەرلەمان ئەنجومەنی نوێنەران لەوێ تەشریعی یاسا و یاسادانان و ئەوکەن بۆی خەڵکانێک بن کە لەو ئاستەیە بن. بەڕاستی ئەمە بەداخەوە ئەڵێم لە ڕابردووە نمونەی زۆر ئاستی خراپمان بینی لەو نوێنەرایەتیانە بە شێوەیەک لە شێوەکان بە نوێنەرایەتی کورد لە چوبوونە پەرلەمان یا ئەنجومەنی نوێنەرانی عێراق، بەڵام لەگەڵ ئەوەشا هیچ داکۆکیکردنێکمان نەبینی. یعنی ئەوەندەی کە مزایدات و کۆمەڵێک لاژیری یا تەنانەت کار گەیشت بۆ ئەوەی کە بۆ ئەوەی منافەسەیەکی حیزبی تۆ بێ دژی یعنی بابەتە نەتەوەیەکانی خۆت بۆست یا هەڵوێستت نەبێ یا ئەتوانین بە شێوەیەک لە شێوەکان بڵێن ئەستان بچیتە سەنگەری بەرامبەر خەزیانەتەوەیەکانەوە. ئەمە لە ڕابردووە لە ئاستی زۆر خراپە بینیمان. بۆیە ئێمە ئەم جارەش تەشی دەکەینەوە تەمە ناکەین کە ئەو نوێنەرانەی پارتی کە لە ئەنجومەنی نوێنەران بوون لە هەموو ئەو جونگانەی کە لەوێ بوون بەڕاستی زۆر بە ئەتوانین بڵێن بە دڵسۆزی و بە ڕاشکاوی هیچ کاتێک نەچوونەتە سەنگەری یعنی خوانەخوا دژایەتیکردنی ماف و داخوازی خەڵکی کوردستانەوە. لە هەر یەشێک لەو بوارانی جەنابت باست کرد لە ڕووی ئێستحقاقی دارایی خەڵکی کوردستان، لە ڕووی ئێستحقاقە دەستوریەکان، لە ڕووی مافی پێشمەرگە و تەستیحکردن و موچەی و ئەمە یعنی ئەمان بینی کە زۆر بە باشی داخۆکییانە کرد. بەڵام تۆ وەکو باسمان کرد چی ئەەکەی کاتێک کە نارەکانی کورد یا ئەوانەی کە لە موقعی گرنگ و جونگەی حساسی ئەو وڵاتیان ئەم مافانیان وەکو حقیقت نابینی. ئەم مافانە کە مافی دەستورین ئەوە نییە بڵێن مەسەرەن ئەم مافە لایەنێکی دیاریکرا و بیەوێت جێبەجێ بکەیانە. ئەم مافانە مافن لە دەستوران وسراون، ئەو دەستوری کە خەڵکی عێراق متفق بۆ لەسەری. لەبەر ئەوە بینیمان کە بەڕاستی ئەو نوێنەرایەتیانەی پارتی لەوێ ئەو نوێنەرانی پارتی لەوێ زۆر بەباش لەگەڵ هەموو ئەو مەلەفانەیە ڕۆشتونەتە پێشەوە و لە مقابلیشە خەڵکی کەمان بینی کە بەداخەوە تەنانەت لیستیان دروستە کرد بە ناوی زۆر تایتڵی سەیرەوە، بەڵام لەگەڵ ئەوەشە هیچ بە هیچ شێوەیەک بۆ بەرژەوەندی ماف و داخوازەکانی خەڵکی کوردستان نەبوو. ئەوەندەی کە ئەجەنداتی شەخسی و بەرژەوەندی شەخسی و لە گەمەیەکی ناشیرینی سیاسی ئامان بینی کە چۆن لەوێ بەرامبەر بە قەزیەنەتەوەیەکان زۆر جار لاژیری لایەنە نارەکانی کوردیانە کرد. هیچ کاتێک نەمان بینی ئەمانە بەڕاستی ڕۆڵیان هەبێ یا قورساییان هەبێت لەوەی کە ئەم مافە دەستوریانی خەڵکی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان بۆی بگەڕێتەوە. کاگاوار بەرەو کۆتایی بەرنامەکە ڕووی لە سەرنجامی ئەو قسانەی کە بەڕێزت کردت کەواتە هەڵبژاردن دەرفەتێکی باشە بۆ ئەوەی کە خەڵکی کوردستان دەنگبا بە کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان لە پێناو ئەوەی کە پارتی بەرگریەکی باشتر بکات لە قەزەی کوردی و ئەم خولەی داهاتوو پەرلەمانی عێراقی بکاتە وێزگەیەک بۆ ئەوەی کە مادەی 140 جێبەجێ کات بیکاتە وێزگەیەک بۆ ئەوەی کە حکوومەتی عێراقی ناچار بکات بۆی کە دان بە مافە بنچینەی و مافە گرنگەکانی خەڵکی کوردستانە بنێ. بێگومان بەڕاستی هەڵبژاردن هەتا ئێستا
ئێمە کاتێک کە باس دەستا و دەستکردنی دەسەڵات دەکەین ڕێگەیەکی یا مۆدلێکە کە لەوە بەولاوەتر جارێک ینی هیچ بابەتێکی ئەوتۆ نییە بۆ یەکلایکردنەوەی ئەم پرسی ئاڵوگۆڕی دەسەڵاتوانە ئەوەی کە پەنای بۆ بردرێ ئێستا بەڕاستی هەڵبژاردنە بۆیە ئەم هەڵبژاردنە کە ئێستا لە قرارە لە دەیدا لە عێراق ئەنجام بدرێت دەرفەتێکی زۆر باشە بە بۆچوونی من پێویستە کە ئەم دەرفەتە لە دەست نەدەین بۆ ئەوەی کە جارێکی دیکە کورد لە بەغدا بە سەنجێکی بەهێزترەوە و بە نوێنەرایەتێکی باشترەوە و ئەم جارە جۆرێک لە بەرنامەسازی هەبێ بۆەوەی کە هەموو ئەو مافانەی خەڵکی کوردستان کە بە شێوەیەک لە شێوەکان کوردی لە مەحروم کراوە ئەم جارە خەڵکی کوردستان ئەو مافانی خۆی بۆ بگەڕێتەوە و ئەو نوێنەرانی کە ئەچنە ئەوێ بەڕاستی نوێنەرانێک بن کە هەموو غەمیان بەڕاستی داکۆکیکردن بێ لە بەرژەوەندی گشتی خەڵکی کوردستان و پاراستنی هەموو ئەو دەستکەوت و ئەو قەوارە سیاسی کە هەیە ئێستا لە ڕووی دەستوریەوە ئێمە بینیمانە زۆر کات لەلایەن زۆر کاربەدەستی گەورەی حکوومەتێک لە دوایەکانی عێراقیشەوە لە هەندێک حاڵەتە بە شێوەیەک لە شێوەکان خۆیانە دزنەوە لەوەی کە ئەسڵەن عێراق جاری وایە فیدرالیش بێ یا ئەوە بۆیە پاراستنی ئەم قەوارەیە ئەم دەستکەوتانە وابەستێ بە مشارەکەیەکی باش بە بەشدارێکی باش لەم هەڵبژاردنە بۆ ئەوی جارێکی کە کورد بە سەنجێکی بەهێزترەوە لە ئایندەی عێراقدا جێگەی هەبێ ڕۆڵی هەبێ قورسایی هەبێ. کاکاوار حەمە ڕەسوڵ سپاس بۆ ئامادەبوونی جەنابەت و بۆ هەموو ئەو شیکردنەوە و گفتوگۆیی کە لەگەڵ جەنابەت کردمان لە بەرنامەی ڕافەیە. زۆر سپاس بۆ جەنابیشتان ئومێدەوارم کە گفتوگۆکەمان مای سوود و ڕەزامەندی بێ و دەستان خۆش. سپاس بۆ جەنابەت سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت. ئەزان تا ڕافەکردنی پرسێکی تر و تەوەرێکی تر بە خواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت.